ئەو کارانەی دوای نانی ئێوارە نابێت ئەنجام بدرێت کامانن؟ بۆ بەدەستهێنانی تەندروستێکی باش خۆت بە دوور بگرە لەم کارانە دوای نانی ئێوارە. پاڵکەوتن یان خەوتن لانی کەم 2 تا 3 کاتژمێر چاوەڕێ بکە پێش خەوتن بۆ ڕێگری لە دڵەکزێ. وەرزشی قورس ڕاستەخۆ دەست بە وەرزش مەکە چونکە دەبێتە هۆی گەشەکردنی بەشی ڕقی شوێنی هەرس و کرشبوونی ماسوولکە. جگەرەکێشان و حەمامکردن. جگەرەکێشان زیان بە هەرس دەگەێنێ و ئاوی گەرمی حەمام سووڕی خوێن دەگۆڕێت و هەرس هێواش دەکاتەوە. خواردنەوەی چاو قاوە کاتژمێرێک چاوەڕێ بکە بۆ ئەوەی ڕێگری لە مژینی ئاسن و پرۆتین نەکرێ. ئینشەڵا هەموو لایەکتان تەندروست باش و سەلامەت بن. ئەگەرە تا ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان نەکردووە بیرتانە چێ سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و لایکی ڤیدیۆیەکەمان بکەن بۆ ئەوەی بتوان سود لە هەموو ڤیدیۆکانمان وەربگرن. تا ڤیدیۆیەکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.